شاید تا چند ساعت دیگه پلیس ها همه جا دنبالتون بگردن. نمیخوام من کسی باشم که باعث شده افتاده باشیم زندان. بس بریم از اینجا. چطوری؟ حالا خوبه تو؟ من لساڵی 1372 لە شاری کرماشان بە دنیا هاتم. دایکم خەڵکی قەسری شیرینە، باوکم خەڵکی بیجارە. ئێمە دوو خوێشک و برایگین. تا سنی 8 ساڵگیە لە کرماشانە بووم، دوێنێ دەرسمە خوێند، دوێنێ گەورە بووم تا ئەمەکە وە ماڵە هاتینە بیجار و لە بیجارە زندگیمان کرد. ناو من فایزە. لە 8 ساڵگیە کە هاتینە بیجار، ڕۆژێ ساعتی مەدرسە کە تاتیل بوو نەهار بوو، ئەهاتینە و بوو ماڵ. لە ڕێی ماڵا بووم کە لاسیکی تراکتۆر لەبەر مەکانیکیە کریایەوە دایانیای چەندانە منداڵ لاسیکیان بەرەو دا و من چۆن پشت سەرم بوو ئەتوام لاسیک بەرەو بوو لەبان منان ڕات بوو، کولەن لەبانی ستون و فەقراتم ڕات بوو. قەوەریاندا دایکیانم هاتن منیان بردە ماڵ و وەلی چونکە مەسەڵەن ئەو موقع مناڵیم دیار نەوی چ اتفاقیگم کەفتیە فقەت دەستم شکیای. بابە منی برد بوو لای دانەی جەڕاحی خانگی، دەست منیان خستە جێ وەلی ئیتر ئەو موقع پشتم فرە دیاری نەدا. ستون فەقراتم بەر ئەسەرە ئەو سانەها چەرخشی پەیا کرد و بە مرور زەمان ئەم چەرخشە فرە بیشترە بوو. نەمتوانی ئیتر ڕێکام بچمە ڕێ و ئەشیا بۆ بچمە مەدرسە یا باتامە و لەبانی ویلچێر دانیشتایم و ئەمە بوو کە بەخاترەوە کە زووتر بگەمە مەدرسە ویلچێرگیان بووم نووساند کە بتوانم وەتەکیا بچمە مەدرسە و بێمەوە. دایکم ئەمی وردە مەدرسە ئەمی هاوردە و تە دۆرێکە ئەمی ورد ئاهامی هاوردە و ئەو ویلچێرە باعسەوە بوو کە من بیشتر خانشین بووم و هیچگاه ئەوە نەوی کە مەسەڵەن بموانە دوکتوری بزانن ئەم جێریانە چەس و چێشی ئەم خانمە وایە لێ بێت. وای پێات کە ئیتر من بە مەدرسەیش نەچوویم تا بیوە سنی 11 ساڵم. لە سنی 11 ساڵگی ئەختەڵافێکیش لە بین دایکم و باوکم پیشات. دایک و باوکم لە یەک جیاو بوون
بەقەو 7 ساڵ ئەسڵەن نە خیابانم دی نە دەرسم خوێند نەوە ماڵ کەسی گەچوویام پێمانە ئەوت مەسەڵەن بێ ئەچین بۆ ماڵ فڵانە کەس ئەموت خۆ وەختی دایکانم نین کەس نییەوە لای منەوە و ناتوانم بێم لێنە خەجاڵت دەکێشم. تا من بۆ سنی 18 ساڵم دایکم وتی کە ئایسەکە وە سن قانونی گەیتە ئەگەر حەزەکەی بێبوو تاران بێبوو لای من منیش واقعا لە باوکم ئیجازەم گرت وتم من ئەچم بۆ لای دایکم. زەنگمدا لە دایکم پۆلی نارد وتی ماشینی بگرە بێبوو تاران هەڵسکام هاتمە تاران هاتم بوو لای دایکم هەمیشە لەسەر کاری منیش هەمیشە تەنیا لە ماڵی خۆ فرە سەختی بووم تەنیایی لە ماڵ ئەچوامە بەر دەروازە لای ژینگەل هاوسا دانیشتم ئەموت خۆ من وەشم کارەگەڕم کاری بێ لە ماڵا ئەنجامی بەم خۆ ناتوانم بچمە دەشت تا ئەمە کە کاردەمەنزڵ گیان پێ معڕفی کرد ئاقای بوو کاری هاوردە ماڵ بۆ من دانیشتمە و کارمە ئەنجامەدا کارمە کرد کەم کەم دایکیشم کاریە کرد و یەکە و کەمی زندگیمانمان دروست کرد. قابل نداره بفرمایید. برید رد میشید رد میشید.
تەک ماسەسێنی کوکایی ڕادا القەدیرە ئاشنا بووم لە ڕادا القەدیرە توا و کارمەندەکانی معلولیەتیان بوو یەک مواسسەی خێریەی بوومە کارمەندە و مواسسە کەمە لەسەر کارەکەمان ڕۆژی وتیان کە ئاقای کە جزء هەیەت مدیرەی ئەو مواسسە بوو وتی بچێت و مەسەڵەن پاگە لە هەرەکەتەکە پا لە تەکانەی یا مەسەڵەن بچە هەست دەست وەلی ناتوانی لەبانەوەی چ لە هەڵسی بچیتە ڕێو وتم خۆ من لەم لاڵیا ئەم تەساتمە بوو پێشاتیە و ئیتر قادەوە ڕێکردن نیم وتی تایسە چیتەسە دکتۆر وتم ناخۆ بە ئەوانە باوکیانە مەیانوە دیتن ناتوانی باوەڕ منیش ئایسە قبوڵم کردنیە ناتوانم بچمە ڕێو وتی دەی من خۆم دکتۆری ستون و فەقەراتم بێبوو لای من ئیتر ئیسراری ئەم ئاقابی کە من چیمۆ لێنە ئازمایشی MRI رادیۆلۆژیمدا تا ڕۆژێک جوا ئازمایشەکانم بووی بردو وتی تو قابڵ دەرمانیت هەزینەشی چتێک نییە وەلی بیخود 15 ساڵ لە بام ویلچرا دانیشتی هاتمە ماڵ زەنگمدا لە باوکم ئبراز ناڕەحەتی فەرێکم کرد وتم ئێوە منتان 15 ساڵ لە زیندگی کردیە نە منداڵیم تێتەوە نە جوانیم تێتەوە نە نۆجوانیم تێتەوە بچە تەڵاشی گۆن نەکرد بتوانم بچمە ڕێو وتی کە من چەمە زانی قابڵ دەرمان نەیت وتم بچە منو نەوەردە دکتۆر تر ئبراز ناڕەحەتی کرد و وشێگەی قەت کرد هیچ وەخت نەمتوانی وەک مناڵگەن مەردم مناڵی کەم نەوجوانی کەم جوانی کەم فرق سەختی بووم ئەو دۆرانە بوو من هەرچین هیچ وەخت نایەتەوە چۆن فرە سەخت پێم گوزەریا ئەچوان بوو سەر کار لەسەر کارەکە تەسمیمم گرت خۆم پۆڵ جام کەم بڕۆم ئەمەڵ کەم و خۆم دەرمان کەم وتم خۆ تایسە خۆ کەسێک قەدەمێکی بۆ من هەڵناگیردیە لەمە لایش خۆم هەر جۆر بیوە حەزینەکە جەمەکەم ئەچم ئەمەڵەکەم قەریب کارکردنین کە خاسە بووینەکەمم لە دکتۆرەکەم ژنافت وتم خۆم کارەکان مەکەم هەزینەکە جەمەکەم ئەمەڵەکەم تا دوای ساڵ نیمە لێنە وتیان پێم کە ئیتر ناتوانین لێرە کارکەین لەو شرکەتە هاتمە دەشت و ئایسە دەرسە خوێنم و بۆشون کارەگەڕم کە کاری تر پێ ئالۆ سڵاو ئەم کاتتان باش سڵاو بۆ ئاگاداریە تەلەفۆنم کرد کە لە ڕۆژنامە نووسیتانە کە پێویستان بە کارمەندێکی خانمە بەڵێ پێویستم بە کارمەندێکە لە کاژێر یازدەی بەیانی تا چواری ئێوارە ڕاستە بەڵام بەڕێز من خان پێداویستی تایبەتم کێشە نیە خاوەن پێداویستی تایبەتی بەڵێ لەسەر ویڵچێرم نەخێر ئێمە شوێنەکەمان بچووکە یەک لە مشکڵاتی هەست بوو من ئەوسکە ئایسە کارم نییە و بوو کاری زەنگامە هەرجی ئێژم معلولم ویلچریم هەمە بان ویلچرە و قبول ناکەن ئێژە ئێمە ڕەفتامەدمان فەرزیاشێ مردم خێتە ڕێی خۆیژم بۆ ئەتوانم بۆ ویلچرە ئێژن نامو تەسوانە ناتوانێ قبولکەن سڵاو ئەم کاتت باش سڵاو سپاس بۆ ئاگاداریەکەتان لە ڕۆژنامە تەلەفۆنە بەڵێ دەوامی تەواو یان نیو دەوامت دەوێت هەم دەتوانم دەوامی تەواو بکەم هەم نیوە دەوام کێشە نییە دەوامی تەواو کاژێر یازدەی بەیانی تاواکو نوێشەوە ڕاستە بەڕێز من لەسەر ویڵچێرم کێشەتان نییە نەخێر ناتوانین
باشە سوپاس. تکا دەکەم. خۆشایەنترین اتفاقێکە لە ناو زندگیما کەفت بنیامی وارد زندگیم بوو شاید عنوانی یەک ڕەفیق یەک دۆست لەسەر ڕێم قەراری گرت خەریکەوە زندگی ئومیدوار مەکات هەدەفم پیات فرە خوشحاڵم وەختی هامم لەگەڵیا وەختی دانیشم تەکیا قساکەم وەختی هامم پاڵیا شاید هەتا ڕێچوونیشی تر بوو مهم نەوێت ئانی ئەو هاوەلامەوە ئەبەس بنیامی واقعا مهرەبانە فۆقڵادەست مەسن وەختی هاتە ناو زندگی من لێ پرسیم بووچە من و خۆشگەرەکی لە چای من خۆشوات ئەیوت ئینسان تەنیا پان ناوێتە ئەنگیزە بووی یا زرافەت ناوێتە ئەنگیزە بووی منە ئارامشە وا لای تو ئێحساسیەکەم و لای هیچ کەسرەوە ئێحساسی ناکەم مدەتێکی پێچی و ئیجازەی کرد و هاتە خاستگاری و قسەیان کرد و ئایسەش نامزەدمان کردەوە امیدوارە ئەیتە زندگی ئەساسەکە تەک ئینسانگەل عادیە ئەیتە هیچ فەرقی گونیە ئەو هەسە وەختی مەسن کەنیشکی وێنم ساڵمە هیچ ئیزدواجی هەست هەست مناڵدار بوونی هەست هەست تەشکیل خانوادەی هەست ئەو هەسیشە منیشەکەم واقعا لام چەند ساڵ زندگیمە شاید بژم تەنیا کەسی وکە ئەوە پێمی ئەهەمیەتە ئەوە ئەهەمیەتی داسە من فرە خۆشیم گەرەکە فرە دووسە ساڵ لەمە بەرتەک کوڕی لە ئیلامە ئاشنا بووم کە کاری موسیقیە کرد گاه کاتێتە تاران و یەک و دانیشین موسیقی کارەکەین فرش بوو من زەحمەتی کێشا مەسەڵەن ئەو ڕیا کوتی لە ئیلام تا تێتە ئێرە تەک خۆیان ئورگ تێرێت گیتار تێرێت تێ دانیشە و من تەک منە کومەکە کات فێرمەکات فرە بووم خۆشە هر نوت دو زر خب دو نه اینکه دو ضرب واردی بگید دو ضرب کشیشی بیم شما نوک انگوشت از من هم یه جگیدی هم وضعیتم که یک دو سه چهار دوباره آره شده اول نتین استفاده بکنی؟ نه فاصله گیره خوبی بود انگشت اصلی تا اول سخت نه خواهد دوانه بشم دوانه فعلا اینستاگرام بخره باشه یک و دو و سه باشه عجله نکن خب من ضربرات گرم خب فقط دو رمی خب یک دو سه چهار آفرین انگشتر یه ایرادی داره اما داخل راتیشم فعلا خود یاد بگیریم
ئەم مدەتە چوون بوو بیمارستان تەک دکتۆرەکەمان قسەم کرد و گەرەکمانی ئەقدام کەین بۆ ئەماڵ وتی کە ئەشێ کەمێک ئازمایشکە لە ئەنجام بێت وەک ئەمارای رادیۆلۆژی نەوار ئەزوڵە ئازمایش خوێن جووا ئازمایشەکان مدەتی تر تێتەوە جووا ئازمایشەکانیان بۆ بووەم دوجار تەشخیص کامڵان کە ئەمەڵە موافقە دەوامیزە یان کە نا ئەسەن ئەنجامی نام باشترە. پەنجەکانم تون بگوشە و هەست بکە کە لەگەڵ مێردەکە تا شەڕت بووە زۆر باشە پەنجەکەتم بدەیە ئەوی دیکەشم بدەیە سەختە هەر قەدەمە چیتە بەرە و جواوی تروپیان ڕۆژیەکی بوو لای دکتۆر ستون فەقەرات ڕۆژیەکی بوو لای دکتۆر ئازڵە ڕۆژیەکی بوو لای دکتۆر نوخا هەر قەدەمێکە چیتە بەرە و سەخترەوە بێتەوە بەجایەوە کە ئاسانە بێت یا ئومیدوار بیت هەر ئان شاید ترسم بیشترەوە بێتەوە. ترسمەس کە ئەگەر ئەمەڵکەم و خراوتر بووم سەربار دیگەران بووم ئەمەڵکردن ناترسم لەوە کە خراوترە بووم مەترسم ئەگەر قەرار بێت لەمە خراوتر بووم خۆ ئەشێوە کار هەر ئەنجامی نام چۆن بادەزەوەیەکی گەرەکیە من ئەگەر خراوتر بووم جۆرم بکێشێ باید بەرەسی خیلی دقیق بشه. دەبێ پشکنینی زۆر وردی بۆ بکەین چونکە بەم رادیۆگرافیە ناتوانم بڕیاری کۆتایی بدەم هەر بۆیە دەبێ هەندێ پشکنینی خوێن و دواتر پێدەچێت پشکنینی جینێتیکی ئەنجام بدەین من ئەمانەت بۆ دەنووسم و دەبێ ئەنجامی بدەن دواتر دێنەوە لام و من لە خزمەتاندا دەبم. زندگی ئەدامەی هەست لەناو زندگی منە کە ئەدامەی هەست